ئەم هەڵمەتە بەردەوامە بێت تا سلێمانی هەوڵە دەین زۆربەی زۆنی شوێن هەستیارەکان دەرمان ڕێژکەین ئەو شوێنانی کە قەرەباڵغی لێ بووە بە تایبەتی ئەم ئەلوەی سلێمانیە لێو ناشارمەوە شوێنەکە لە هەموو شوێنێکی کوردستانەوە لە عێراقوانێ سەرداریکەری هەیە هات چۆکەری زۆرە تەنانەت لە ئێرانیشەوە یعنی ئێرە هەستیارترین شوێنە و بە تایبەتی چکە بابەتی خۆراکی تایە سەوزەمیوەی تایە یعنی تەنانەت دەگەر خەڵک لە ماڵیشی نێتە دەرەوە بەڵام خۆ سەوزەمیوەکە ئاکڕێ هەر لێرە بۆیە چێتە گەڕەکەکەوە دەبەرەوە ئێمە لێرە پارێزین بەڕاستی ئەو دەرمانشی پیامان ناکردم حاولاکرد ئێمڕۆ بە تاواتی دەرمان ڕێژیکەین کۆنتترۆلیکەین چکە بەڕاستی ئەو دەرمانە بۆ فترێگە مێنێتەوانەیە لە مدەی زەمەنی خوا گەر خوای کرد و ئەم مۆزوع ئەمان ئەم بارەمان تێپەڕان ئەوە تێمان پەڕان تێمان نەپڕان و لە موعیدی خۆیان کە کۆتای ئەکسپایری دەرمانەکەیت جاری چکەش ئێمە دەرمان ڕێژەکەینەوانە